السلام عليكم. باشن بەڕێزم ئەحواڵتان تەندروستیتان باشە؟ زۆر سپاس دەکەم. ئێمە ئەوڕۆ پرۆگرامێکمان هەیە لەگەڵ دکتۆر دەشتی دزەی کە بێگومان هەمومان دەیناسین کە کەسێکی بە ئەزمونە دکتۆرێکی سەرکەوتووە لە نێو کۆمەلگای ئێمەدا. ئەگەر بیتە لای من و سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. هەروکو باسم کرد بێگومان هەمومان دەیناسین کە کەسێکی دیار و سەرکەوتوونی و کۆمەلگایە دەمێت بزانم ڕێی بەڕێستان چییە لەسەر دکتۆر دەشتی دزەی کە وەکو کەسێکی بە ئەزمون؟ والله خاتون هەندەی هەموو زانیارم لەسەر دکتۆر دەشتیەبی دکتۆر دەشتی دکتۆرێکی زۆر باشە هەتا لە وڵاتانیش باسی دەکەن من زۆر ناسیار و دۆستم هەبوو نەخۆشیان بتە تورکیا گوتیان بۆ دکتۆر دەشتیتان هەیە لۆ لاولێر عیلازی ناکەن ئەزا من پێم دکتۆرێکی سەرکەوتووە ڕووی خۆشە لەگەن نەخۆش ئینشاڵڵا تەمەنی درێژ دەبی نمونەی وامان زۆر دەبی ئینشاڵڵا وەکو دکتۆر دەشتی دووبارە زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێ ئاساییە بێمەلات بەڕێزم باش بەڕێزم تەندروستیت باشە ئینشاڵڵا زۆر سپاس دەکەم هەروکو باسمان کرد پرۆگرامەکەی ئەمڕۆمان لەسەر دکتۆر دەشتی دزەیە کە باز لە کاریگەری ئەو دەکەین وەکو دکتۆرێکی سەرکەوتوو لە نێو کۆمەلگادا دەمە بزانم ڕای بەڕێستان چییە لەسەر دکتۆر دەشتی وەکو کەسێکی بە ئەزمون ئەوەندی تەجروبەمان هەبی یعنی هەموو خەڵک باسی دەکات دەری زۆر زیرەکە و تەجروبەش یعنی ئەوە نییە بەس برێ بەناو بێگومان بەس لێرەدا شتێک زۆر گرینگە ئەو دکتۆرە زۆر یعنی قەدیمە بێگومان تەجروبەی بەخۆتی هەیە ئینسانێکی زۆر باشە خەڵک هەموو دەیناسی یعنی لە ئۆردن دەیناسن لە ئەمریکای دەیناسن دەچێت تورکیای دەرێن بڕۆ دکتۆر دەشتی لێوێ لە ئۆردن دێنێن بڕۆ هاتی دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ کۆمنتەکان سپاس بۆ قسەکانت دەست خۆش بێت